بەڵێ عزیزان و خۆشەویستان، ئەوە پەروەردەیە کە تاکەکانی کۆمەڵگە منداڵە و نەوجەوان و تەنانەت منداڵ لە باخچەشەوە پەروەردە ئەکات و دەبێتە تاکێک لە نێو کۆمەڵگەدا. هەر وڵاتێک سیستمی پەروەردەیەکەی سیستمێکی سەرکەوتوو گونجاو نەبوو بەو سەردەمەیتایەتی بێگومان کارەسات ئەنێتەوە. پەروەردە ئێمە وەزارەتێکمان هەیە بە ناوی وەزارەتی پەروەردە و فێرکردن، بەڵام زۆر جار شارەزایانی بوارەکە کە ڕەخنە دەگرن دەڵێن وەزارەتی پەروەردە بەس پەروەردە ناکات، تەنها ئیشی فێرکردنە. فێرکردنەکەش کۆمەڵێکی زۆر لە پسپۆڕان دووبارە ڕەخنەیان لەسەر ئەو مەنهەجە هەیە، ئەو پرۆگرامە هەیە کە لە قۆناغەکانی خوێندنە منداڵی هەرێمی کوردستانی لەسەر فێرەکرێ. زۆرن ئەو سیستەمە پەروەردەیانەی کە لەسەر هەرێمی کوردستان هێنراون تاقی کراونەتەوە، بەڵام دوجار سەرکەوتوو نەبووە، پرۆسەکەی ئاڵۆزتر کردووە و بە جۆرێک لە جۆرەکان ئاستی کوالێتی قوتابیشی تاپەزاندووە. لە ماوەکانی ڕابردووە ئێمە شایەت بووین، بینەر بووین کە سیستمی سویدی و نەرویجی و ئێستش ئەوەی پێی ئەوترێ سیستەمی بەریتانی بریتیش کانسڵ بە جۆرێک لە جۆرەکان لە قوتابخانەکانی هەرێمی کوردستان پەیڕەوە کرێ و منداڵی لەسەر پەروەرداکرێ. ئایا هەرێمی کوردستان بەو ژینگە تایبەتەی هەیەی، بەو پێکاتەی هەیەی، بەو ئاینەی کە ئاینی پیرۆزی ئیسلامە و تەبەنیەکە چ سیستەمێک گونجاوە بۆ پەروەردەکردنی تاکەکانی؟ بەڕێز وشیار قادر نووسەری پەروەردەیی لە شاری هەولێرەوە لە ستودیۆکانمان لەگەڵماندا ڕاستەوخۆ بەڕێزیان پێشنیازی گۆڕانکاری لە سیستمی پەروەردەییدا لە هەرێمی کوردستان لە چوارچەوەی پرۆژەیەکا کردووە. ئێمە ئەمڕۆ لەگەڵ بەڕێزیان گفتوگۆ و قسە دەکەین. بەڕێز مامۆستا وشیار بەخێر بێی، سوپاس بۆ ئامادەبوونت. ئەمەوێ بپرسم ئەم پرۆژەی کە جەنابەت ئامادەت کردووە سەرەتا لە چیەوە سەرچاوەی گرت بۆ جەنابەت هەستای بە ئامادەکردنی پرۆژەیەکی لەم جۆرە؟ ئایا پرۆژەکەی جەنابەت گرنگی و زەڕوریەتە بۆ ئەم قۆناغەیان نا؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پێیام و بە وەڕێستان بۆ بەرنامەی پەیامی ڕۆژ. هیوادارم بتوانین گەنگەشیەکی زانستی و پیشەیانە بۆ ئەم پرۆژەیەکەوە پێشکەشمان کردووە بکەین. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت، هەرێمی کوردستان بە خوێندنەوەی دۆخی جوگرافیاکەی کەوتۆتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. حتمان ئێمە بەو ڕووداوانێکەوە لە دەوروبەرماندا ڕوویان داوە، خوێندنەوەمان بۆ دەوروبەرمان هەتا ڕادێک معجیب نین بە دەوروبەرمان. ستایلی ژیانمان پەیوەستە زیاتر بە ڕۆژ ئاواوە، گەنجی ئێمە تاشی ئێمە زیاتر معجەبە بە ڕۆژ ئاواوە. بۆیە بەشێک لە ڕۆژانەی ژیانمان وەکو بڵێ سیستەمی ڕۆژ ئاوای وەرگرتووە. ئەمن لایەنە دینیەکەی باس ناکەم، بەڵام لایەنی ڕۆژانەی واقعی ژیان باز دەکەم. بە تەماشاکردنی ئەم بابەتە ئەم سیستەمانەی کەوا لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە لە هەرێمی کوردستان تاقی کرانەوە یان لە بواری جێبەجێکردندان، ئێمە پێمان وایە وەکو کۆمەڵێک خەمخۆری پەروەردەیی سیستەمی زۆر باشتر هەیە و سیستەمی زۆر گونجاوتر هەیە کەوا لەگەڵ ژینگەی هەرێمی کوردستان دەگونجێ، لەگەڵ ژینگەی دۆخی پەروەردەی کوردستان دەگونجێ و بە شانازیەوە من یەکێکم لەوانێکەوە پرۆژێکی لەم شێوەیەم پێشکەش بە وەزارەتی پەروەردە کردووە و چەندین ساڵیش هەوڵمان داوە کەوا ئەزمموی 4 وڵاتی جیاواز کۆ بکەینەوە لە پرۆژەیەک بە ناوی 6 بۆ 3 بۆ کۆتایی پێشکەشی وەزارەتی پەروەردە بکەین. سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت، کۆمەڵێک هۆکار هەیە و کۆمەڵێک گرفت هەیە. ئەم گرفتانەوای کردووە ئێمەی خەمخۆر بیلەوە بکەینەوە سیستەمی پەروەردە بگۆڕین. سەرەتا هەندێک لە هۆکارەکان نێودەوڵەتینە و پەیوەندیان بە تایبەت بە پرۆسی خوێندنەوە هەیە، چ لە کوردستان و چ لە دەروەی کوردستان، لە ڕۆژهەڵات بێ یان لە ڕۆژ ئاوا بێ. لەبەرەوەی خوێندن یەکێکە لەو بابەتانەی بە بەردەوام گرنگی بە پرۆسەی ئەپدێت ئەدا، گرنگی بە پرۆسەی نوێبوونەوە دەدا.
ئەگەر ئێمە بمانەوێ پرۆسێکی سەرکەوتووی خوێندن و پەروەردە جێبەجێ بکەین ئەبێ بە بەردەوام ئەم دوو بابەتە لە ئەبدێت دابن لە گۆڕانکاری دابن و دەبێن لە نوێبوونەوە دابن پسپۆڕانی ئەم بابەتە نابێ بەبێ ئاگادابنیشن و پرۆسەیەک پێشکەش بکەن بۆ چەندین ساڵ ئەم پرۆسەیە بەردەوام بێ نا لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و لەگەڵ پێشکەوتنی ژیان و لەگەڵ پێشکەوتنی ئەو پێشهاتانێکەوە لە دەور و بەرمانن پسپۆڕان پێیان وایە لە 50 ساڵ جارێک جیلی قوتابخانە و قوتابیەکانمان دەگۆڕدرێ بەڵام لە ئێستادا وردە وردە ئەم تێگەیشتنە زۆر فراوانتر بووە لە کۆتا ئەبدێتیان پێیان وایە 5 ساڵ جارێک قوتابیامان پێویستیان بەوە هەیەکەوە ئەبدێت و دووبارە داڕشنەوەی پرۆگرامەکانی پەروەردە و خوێندنیان بۆ بکرێتەوە بەهۆی ئەوەی بە سەبەبی ئەوەیکەوە گۆڕانکاریەکانی پەروەردە و فێنکردن و تەکنەلۆژیا زۆر خێران یەکێک لەو هۆکارانێکەوە ئێمە پێمان وایە دەبێت دووبارە داڕشنەوە بۆ سیستەمی پەروەردە بکرێتەوە ئەم گۆڕانکاریە جیهانیەکەوە لە دەوربەرمان و لە ژیانیشدا ئێمە دەیان بینین دووەمینیان خواستی کۆمەڵایەتی کاک زانا لێت ناشارمەوە چەند ساڵانێک پێش ئێستا لە ماڵەوە چەند کەسی خوێندەوار دەبوون ئەم چەند ساڵی دواتر تاڕادێک خەڵکێکی تەواو لە ماڵەوە خوێندەوار دەبوو بەڵام مەرز نەبوو هەمویان ببن بە خاوەنی بڕوانامە لە ئێستادا خواستێکی کۆمەڵایەتی 100% هەیە هەمووی داوای خوێندن و بڕوانامە و شەهادە و زانکۆ و دواتر مازستێر و دکتۆرا لە ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە دەکا کەواتە لە ئاستی ئەم داخوازی کۆمەلگا دەبێ ئێمە بتوانین منهەجێک پرۆگرامێک لە قوتابخانەکان و لە زانکۆکان بخوێندرێ کە لە ئاستم و حیداخوازی کۆمەلگا بێ لە ئێستادا هەتا ڕادێکی زۆر خوێنکارەکانمان و قوتابیەکانمان لە ئامادەیەکان و هەروەها لە بنەڕەتیەکان تەڕادێک لە زانکۆیەکانی زۆر جاران لە ئاست ئەو تموحەنیەکەوە کۆمەلگا داوای لێ دەکات خاڵێکی تر کە پێویستە ئێمە لەم بەرنامەیە باسی بکەین ئێمە لە وەزارەتی پەروەردە و لە هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە فێربوون دەدەین بەبێ ئەوەی کەوا بیگۆڕین بە فەلسەفەی واقعی کردەیی ئێمە دەمانەوێ لەم پرۆژێکەوە پێشنیارمان کردووە قوتابیانمان و خوێنکارانمان هەتا ڕادێک لەم پرۆژەیە کردەییان زیاتر تێدا بێ نەک ئەوەیکەوە تەنها شتەکان لەبەر بکەن تەنها شتەکان حفز بکەن و زانکۆیەکانیش تەواو بکەن و منهەجەکە و پرۆگرامەکان لەبەر بکرێن نا ئێمە دەمانەوێت پراکتیکی زیاتر ببێ واتە ئەم منهەجە بگۆڕدرێ بۆ منهەجێکی کردەیی قوتابی و فێرخواز بتوانێت بە کردەیی وەڵامی داخوازی کۆمەلگا بداتەوە ئەمانە بەشێک بوون لەو هۆکارانەی کەوا گشتینە تایبەت نینە بە کوردستان بەڵکو تایبەتن بە هەموو پرۆسی خوێندن ئەگەر بمانەوەی بە شێوازێکی تەندروست و سەرکەوتوو بنیاد بنین دەبێ بیلەوە بکەین و ئەم هۆکارانە هەن بۆیکەوە بەبەردەوام بی لە گۆڕانکاری پرۆگرام و هەروەها پەروەردەی وەزارەتی پەروەردە بکرێتەوە یاسای 6 بۆ کۆتایی ئەمە چییە ئەم یاسایە و ناوەڕۆکی ئەم پرۆژەیە بەڕاستی چی دەبەخشێت بە پرۆسەی خوێندن و پەروەردە لە هەرێمی کوردستانە ئایا دەتوانێت بە ئاڕاستێکی ترە ئەم سیستەمە پەروەردەیە بەرەو پێشەوە بێت؟ بەڵێ خۆی ئەم چەند خاڵی پێشتر باسمان کردن بریتی بوون لە کۆمەڵی خاڵکە گشتی بوون بەڵام ئەگەر تایبەتتری بکەین و پێشەوەی بڕۆینە سەر یاسایەکە کۆمەڵی خاڵی زۆر تایبەت هەن لە هەرێمی کوردستان پەیوەندیان بە پرۆسەی خوێندنەوە هەیە لە ناو کوردستان وای کردووە کەوا نەکمن هەموو سپۆڕان و هەروە خەمخۆرانی پەروەردە بیلەوە بکەنەوە کە ئەم سیستەمە بەم شێوەیە ناتوانێت بەردەوام بێت دەبێت گۆڕانکاری تێدا بکەین یەکەمینیان چەقی خوێندن لە هەرێمی کوردستان بووە بە بەدەسێنانی نمرە لە غەیری بەدەسێنانی نمرە هیچ شتێکی تر لە پرۆسەی پەروەردە چاوەڕوان ناکرێت لە ئێستادا هەموو فێرخوازانمان وە خوێنکارانمان تەنها و تەنها بیل لەوە دەکەنەوە باشترین نمرە بەدەست بهێنن کە ئەسڵ لە پەروەردە و فێرکردن دروستکردنی کەسایەتیەکی خزمەتگوزارە بۆ کۆمەلگا و بۆ ئینسانەت و بە مرۆڤایەتی مەرز نییە ئەوانێکەوە نمرەی سەدیان هێنابێ لە ژیانی ڕۆژەیاندا سەرکەوتوو بووبن و مەرجیش نییە ئەوەی کە نەیتوانی بێ نمرەی پێویست بەدەست بێنێ کەسێکی فاشل و واروەها کەسێک نەبێکەوە سەرکەوتوو بێ بۆیە یەکێک لەو هۆکارانێک کەوا بیرمان لە گۆڕینی ئەم سیستەمە کردوتەوە
چاقی خوێندن و پەروەردە لە هەرمی کوردستان بووە بە بەدەستێنانی مرە. دوام دۆخێکی دەرونی زۆر خراپ لەلایەن قوتابیانەوە خوێنکاران ماوانەوە دروست دەبێ ئەو کاتێکەوە تەنها بیر لەوە دەکاتەوە نمرە بەدەستبێنێ بە تایبەت لە قۆناغی 12 کاتێک قوتابی ناتوانێت نمرەیەکی پێویست بەدەستبێنێ لە ڕووی دەرونیەوە وێران دەبێ و ماڵەکەشی لەگەڵ خۆی وێران دەکا و دۆخێکی زۆر خراپی زیندانی لەناو ئەو ماڵە دروست دەبێ لە کۆی ئەم ساڵە میوانداری قەدەغەیە سەردانکردن قەدەغەیە بەشداریکردنی پرسە قەدەغەیە پەشداریکردنی شایی قەدەغەیە و هەروەها هاتنە دەرەوە و سەیران و گەشت قەدەغەیە لە ژوورێکدا دەبێ پرچت کەم بکەیەوە و نابی گەنجی بە جلوبەرگت بدەی نابی گرنگی بە جوانی ڕوخسار ئەوانت بدەی دەبێ ماوە 1 ساڵ لەم ژوورە زیندانی بی دۆخێکی دەرونی زۆر زۆر خراپ بۆ قوتابیان بە تایبەت پۆلی 12 دروست دەبێ ئەمە گرفتێکی گەورەیە و یەکێکە لە هۆکارێنێکەوە بیر لەوە دەکەینەوە دەبێ ئەم سیستەمە گۆڕانکاری بەسەردابێ خاڵێکی تر بزنسکردن بە قوتابیانەما ئێمە لە هەرمی کوردستان ئەم ساڵ 120,000 قوتابی پۆلی 12مان هەبووە لەم 120,000 زیاتر لە 70,000 لە قوتابخانە ئەهلیەکان بەردەوامی داوە بە قۆناغی 12 ئەم 70,000 پارێکی خەیاڵی سەرف کردووە ئەگەر بین بەراوردێکی دقیق ور بکەین ئەو ژمارە حیسابێکەوە بۆمان دەردەچێت لەم 70,000 قوتابیە کە پارەی خرج کردووە لە ئەنجامدا ئەم پارە زۆری خرج کردووە بێ ئەنجام هاتووەتە دەر نسبێکی زۆر زۆر کەم لە قوتابیەکانمان نازیع بوون و نسبێکی زۆر زۆر کەم نمرە لەم قوتابخانێکەوە پارەی تێدا سەرف کراوە بەدەست هاتووە کەواتە ئەم پارە زۆرێکەوە لە پۆلی 12 و لەلایەن ئەم قوتابیانەمانەوە خرج کراوە بەبێ هۆ سەرف کراوە بەبێ هۆ خرج کراوە و لە ئەنجامیشدا لە غەیری بزنسکردنێک بە پەروەردە و فێرکردن و قوتابیان هیچ ئەنجامێکی تری لێ بەرهەم نەهاتووە خاڵێکی تر کە زۆر گرنگە بەلای منەوە لە پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان دابەش بووە بەسەر زانستی وێژەی ئێمە دەتوانین بەسەر کۆمەڵێک تایبەتمەندی تر دابەشیان بکەین و کۆمەڵێک بەشی تر بکەینەوە کە ئەم زەختە زۆرە لەسەر زانستی وێژەی نەبێت کە لە پرۆژەکەماندا ئاماژەمان پێکردووە خاڵێکی تر یەکێک لەو هۆکارانەیکەوە من وابیر ئەەکەمەوە خوێندن لە هەرێمی کوردستان بێ بەرهەمە بریتە لەوەیکەوە هەموو سەرکەوتنەکانمان لە قۆناغی 12 کۆ کردوتەوە ئەگەر قوتابی لە تەواوی ساڵەکانی پێشووتر یەکەم بوو بێ بەڵام لە پۆلی 12 نەتوانێت نمرەی پێویست بەدەست بهێنێ ئیتر تەواوی ئەم سەرکەوتنانەی زەربی سفر دەکرێت یاخود ئەگەر قوتابی لە تەواوی ساڵەکانی پێشووتر نمرەی پێویستی بەدەست نەهێنابێ بەڵام بەستەنها لە پۆلی 12 بە هەر شێوازێک بتوانێت نمرە بەدەست بێنێ ئەم کەسە بە کەسێکی سەرکەوتوو دادەنرێ بۆیە هەموو ئەو هۆکارانە وای کردوکەوە ئێمە بیلەوە بکەینەوە یاسایەکی تر پرۆژەیەکی تر شێوازێکی تری خوێندن بۆ پەروەردەی هەرێمی کوردستان دابین بکەین ئێستاش دێنە سەر ئەسڵی پرۆژەکە کە بریتە لە دووبارە داڕشنەوەی پرۆگرامەکانی خوێندن و ساڵەکانی خوێندن و ئەو سیستەمێکەوە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە و پەیڕەو دەکرێت باش مامۆستا ئەم پرۆژەی جەنابێت کە هەستاویت بە ئامادەکردنی دوای ئەپرسم ئایا پرۆژەکە بە تایبەت هەڵەنجاوی واقعی و بابڵین بیرکردنەوەی خۆتە واقعی کوردستان و بیرکردنەوەی خۆتە یان وابزان بە پێی زانیاریەکانی من سوود وەرگیراوە لە سیستەمی تورکی و قەتەری ئەگەر هەڵە نەبم بەڵام باجارێ ئەو پرسیارە بکەم ئەم پرۆژەی جەنابەت بە قۆناغی گفتوگۆ و کۆڕ و سیمینار و شارەزایانی پەروەردە بینیویانە ڕەخنە و تێبینی و سەرنجەکان بۆ پرۆژەکەی جەنابەت ئیزافە بکرێ بابەتی لێ کەم بکرێتەوە بەم قۆناغەیە ڕۆیشتووە یان هەر تەنها خۆت هەستاوی بە ئامادەکردن و کۆکردنەوەی بەڵێ کاکزانە ئەم پرۆژەی من زیاتر لە 2 ساڵە ئەزمموی 4 وڵاتی جیاوازی بینیوە تورکیا لەگەڵ قەتەر لەگەڵ نەرویج لەگەڵ یابان هاوشێوەی خوێندنی ئەم 4 وڵاتە ئەم پرۆژێ بەرەم هاتووە بەوەی کەوە تایبەتمەندیەکانی ئەم پرۆژە بریتە لەوەی چەند کەسێکی اختصاص بە پەروەردە و بە فێرکردن هاوکاری من بوونە لەوەی کەوە ئەم پرۆژەیە بەرهەم بێت لەلایەن وەزارەتی پەروەردەوە لەگەڵ ڕاوێژکارانی باڵای وەزارەتی پەروەردە و بە تایبەت مامۆستا بورهان ئەرگۆشی کە ڕاوێژکاری باڵای وەزارەتی پەروەردەیە
بە چەند کاژمێر دانیشتوین گەنگەشەی ئەو پرۆژەیەمان کردووە بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیەیان لێوەرگرتووم واروها لەگەڵ وەزیری پەروەردە بەڕێز دکتۆر ئالان گفتوگۆمان کردووە دانیشتێمان هەبووە بە خۆشحاڵیەوە ئەم پرۆژەیان قبول کردووە ئیشیشی لەسەر دەکەن بەڵام خوێندنەوەی دۆخی جوگرافی هەرێمی کوردستان زۆر جاری وا هەیە ئاستەنگ لە بەردەم ئەم پرۆژانە دروست دەکا بەڵام بەرهەمی خۆشی دەبێ ئێمە پێمان وایە دروستکردنی هۆشیاریی میدیایی لەسەر ئەم پرۆژەیە زۆر بەرهەمدارتر دەبێت لەبەرەوە بێزگەلەوەی کەوا ئێمە لەگەڵ لایەنە معنیەکان دابنیشین ئێمە هەوڵ دەدەین ئەو لایەنانەی کەوا پەیوەنددارن بەم بابەتەوە لەگەڵیان دابنیشین بەڵام ئەگەر خواستێکی کۆمەڵایەتی خواستێکی گشتی لەسەر گۆڕینی سیستەمی پەروەردە دروست بوو ئەو کاتە بەگەیشتن بە ئامانجەکەمان زۆر ئاسانتر دەبێت بۆیە ئێمە وەزارەتی پەروەردە وەکو تاکەلایەنی پەیوەست بەم بابەتەوە لەگەڵیان دانیشتوین پرۆژەکەمان پێشکەش کردووە و هەتا ئەوەندەشمان پێگوتون خەتێک بەسەر ناوماندا بێنن ئەم پرۆژەیە جێبەجێ بکەن گرنگ نییە چێت جێبەجێ دەکا وە گرنگ نییە بە ناوی چێت جێبەجێ دەکرێت بە چ ڕەنگێک بە چ دەنگێک جێبەجێ دەکا گرنگ ئەوێ ئەم پرۆژەیە و هاوشێوەی ئەم پرۆژەیە بڕواتە واری جێبەجێکردن لە ناو پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش زۆر بە خۆشحاڵیەوە دەرگایان وەڵا کردووە هەتا زۆر بە تایبەتر بە منیان گوتووە لە هەر کاتێک لە هەر ساتێک ئەمە ژمارەی ئێمە ئەمە دەرگای ئێمە واڵایە هەر کاتێک بتەوێ بێ لەگەڵمان دابنیشی و ئێمەش هاوکارت دەبین و دەرگات بۆ واڵا دەکەین و لە کۆنفرانسەکانی وەزارەتی پەروەردە بەشداریت پێ دەکەین و ئەم پرۆژەی جەنابەت دەباینە ناو ئەنجومەنی وەزارەتی پەروەردە بۆی بتوانین بڕیاری پێویستی لەبارەوە بدەین و بتوانین ئەگەر هەمووشی جێبەجێ نەکەین بەشێکی سەرەکی لە پرۆژەی بەڕێستان لە ناو پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکەین. بەڵێ پێشتر پرسیارێکم کرد وڵامەکەیم وەرنەگرت کە ناوڕۆکی پرۆژەکە چی لە خۆ دەگرێت و چ گۆڕانکاریەک لە سیستەمی پەروەردە و فێرکردنەکە لە کوردستاندا. بەڵێ ئەم پرۆژێ ئەگەر جێبەجێ بکرێت کۆمەڵێک نوێکاری لە پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بێت یەکەمیان قوتابی بە حەزی خۆی بە ئارەزووی خۆی ئەو بابەتەی کەوا کارامەی خۆی تێدا بینیوەتەوە هەڵدەبژێدرێت دووەمینیان ئەو ئەرکە قورسەی کەوا لەسەر وەزارەتی پەروەردە لە بەشی زانستی وێژەیدا هەیە ئەم ئەرکە قورسە نامێنێ بەڵکو ئەوان دەستیان کراوەتر دەبێت بەوەی بتوانن خزمەتی زیاتر لەژێر ناونیشانی زانستی وێژەی و چەند بەشی تر ئەنجام بدەن خاڵێکی تر ئەو دۆخە دەرونیی کەوا بەسەر قوتابیەکانماندادێ لە تەواوی پرۆسەی خوێندن ئەم دۆخە نامێنێ و بەم شێوەیە قوتابی ئەم زەختە زۆرەی لەسەر کۆنابێتەوە خاڵێکی تر چەقی خوێندن لە پۆلی 12 کۆتایی پێدێ ئەم پۆلی 12 کەوا ئێستا هەیە بەم شکڵە و بەم شێوەی ئێستا نامێنێ و ئەم زەختە زۆرەشی کەوا لەسەر پۆلی 12 هەیە نامێنێ خاڵێکی تر کە ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێ لە قۆناغی زانکۆ ئێمە کاتێ لەگەڵ دکتۆرەکانی زانکۆ دادەنیشین لەگەڵ پسپۆرانی زانکۆ دادەنیشین دەڵێن ئێمە 2 ساڵ تاوەکو 3 ساڵیشمان پێویستە بەس بۆ ئەوەی کەوا خوێنکارانمان و فێرخوازانمان لە بەشی پسپۆری خۆیان شتە سەرەتایەکەیان پێ بڵێن ئەم پرۆژەیە بەشێک لە پسپۆریەکانی زانکۆ دەهێنێتە قۆناغی ئامادەی لە ئامادەی دەخوێندرێن ئامادەی دەکا بۆی کەوا داخڵ بە زانکۆ بوو ڕاستەوخۆ دەست بە پراکتیکی و هەروەها دەست بە کردەیی بکە واتە ئەم چەند ساڵێکەوە لە زانکۆ بیرلەوە دەکرێتەوە شتە سەرەتایەکانی فێر بکرێت ئەم شتە سەرەتایانە دەهێنە قۆناغی ئامادەی و لێوە فێر دەکرێن کەواتە بە کۆی گشتی کۆمەڵێک خاڵی زۆر گرنگ و جەوهەری هەن کەوا وا دەکا گۆڕانکاری لە پرۆسی خوێندن بکرێت و بەرهەمداریش دەبێ و تەواوی پرۆسەکەش لە خزمەتی خوێندکاران و سەرپەرشتیارانی وەزارەتی پەروەردەدا هەیە بەڵام ئەم نوقتەیەمان لەبیر نەچێ ئەبێ ئێمە زۆر بە دڵسۆزانە زۆر بە خەمخۆرانە قناعەت بە دەستەی بەڕێوەبەران و بە ڕاوێژکارانی وەزارەتی پەروەردە بهێنین کە ئەم پرۆژەیە پێش هەموو کەسێک لە خزمەتی وەزارەتی پەروەردەدا هەیە و ئەو ئەرکە زۆرەی کەوا لەسەر وەزارەتی پەروەردەدا هەیە لە دابینکردنی پرۆگرام و لە دابینکردنی بینایی قوتابخانە و لە دابینکردنی مامۆستا و لە دابینکردنی کۆی پرۆسەی خوێندن کە ئەرکێکی یەکجار قورسی لەسەر کۆبۆتەوە
ئەم ئەرکە قورسەی لەسەر زۆر ئاسان دەبێ و ئەم زەختە زۆرەشی لەسەر لاواز دەبێت. باش مامۆستا تا چەند وەکو بڵێ زەمانە کە ئەم پرۆژەیەش بە دەردی پرۆژەی سویدی و نەرویجی کە لە ڕابردوو تاقی کرایە و لەسەر قوتابیانی هەرێمی کوردستان و سەرکەوتوو نەبوو. ئێستا معلومی جەنابتە ئێستا سیستەمی بەریتانی ئیش پێکرێت تقریبا تا چەند ئەمەش ینی مەبەستم پرسیارەکەی منەوە بوو پێشیش کەوتم بە قۆناغی گفتوگۆ ڕاگۆڕینەوە ڕۆشتووە. دوجار ئەمەش وەزارەتی پەروەردە تەبەنی بکە دوای چەند ساڵێک دیسانەوە ئەمیش سەرکەوتوو نەبێ و ینی بەڕاستی مناڵی کورد تاوانی چیە ئەم هەموو پرۆژەی لەسەر تاقی بکرێتەوە. قسەکە ئەوەیە ئایا ئەمە نابێت وەکو بڵێ شیتەڵ بکرێت ئەنج دوجار بڕیاری لێ بدرێ؟ بەڵێ خۆی ئەم پرۆژەی کە من باسم کردووە قسەکانی بەڕێستان زۆر ڕاستە. کۆمەڵێک پرۆژەی دەرەوە لەسەر سیستەمی پەروەردەی هەرێمی کوردستان تاقی کرانەوە. ئێمە نابێت تۆزێک بێ ئینسافیش بین هەتا ڕادەیەک پرۆژەکان توانیان گۆڕانکاری لە سیستەمی پەروەردە بکەن، توانیان گۆڕانکاری لە سیستەمی فێربوون بکەن، بەڵام لە ئاست داخوازی کۆمەلگانین، لە ئاست داخوازی بەرەو پێشچوونی تەکنەلۆژیا بەرەو پێچوونی ژیانین. خوا بگورە مامۆستا کام گۆڕانکاری دروست کرد لە ئاستی پەروەردەی سیستەمی دەرەوە بۆ تاقی کرایەوە و ئیتر ئەبێ پسپۆڕانیش بڕیار بدەن هەتا چەند سەرکەوتوو بوونا. بەڵام ئەم پرۆژەی من خوێندنەوەی دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان لایەنی ئابووری، لایەنی سیاسی، لایەنی جوگرافیم ڕاچاو کردووە. ئێمە دەمانەوێ بە خوێندنەوەی ئەم دۆخانە ئەم پرۆژەیە سەرکەوتوو بێ کەواتە جیاوازەکەی لێرەدایە. پرۆژێکی بیانی بێنی تاقی بکەیەوە یاخود پرۆژێکی ناوخۆ واروەها دروستکەر و بیرۆکەری پرۆژەکەش هەر ناوخۆ بێ لە ناوخۆی وڵاتی ژیابێ و دۆخی وڵاتیش هەڵسەنجێنێ ئینجا پرۆژێک پێشکەش بکە. حتمما ئەم پرۆژێ ئەگەر جێبەجێ بکرێ زۆر جیاوازتر لەو پرۆژانێکەوە پێشتر لە هەرێمی کوردستان تاقی کرانەوە. بۆەوەی بە بینەرانیشمان و ئێوەی بەڕێزیش لە پرۆژەکە ئاگادار بن. ڕاستە خۆ دەڕۆینە سەر پرۆژەکە. ئێمە ئەم پرۆژەیە 6 ساڵ بۆ 3 ساڵ بۆ کۆتایی دامان ناوە. بریتە لە چێ 6 ساڵی سەرەتا ئەبێ پرۆگرامێک دابدرێ. ئەم پرۆگرامە لە تەواوی قوتابخانەکانی هەرێمی کوردستان لە پۆلیەکی سەرەتا تاوەکو پۆلی 6 ئەم پرۆگرامە گشتی بێ. نابێ سیستەمی بەریتانی بێ، نابێ سیستەمی ئینگلیزی بێ، نابێ سیستەمی کوردی بێ، نابێ سیستەمی عەرەبیش بێ. دەبێ یەک سیستەم بۆ هەموو قوتابخانەکان لە پۆلی یەکەوە تاوەکو پۆلی 6 دابدرێ. ئیتر کورد بێ، عەرەب بێ، ئینگلیز بێ، بێگانە بێ لەم وڵاتە دەبێ ئەم سیستەمە بەم کوالیتێ بخوێنێ و دەبێ خوێندنش لەم 6 ساڵە بە زمانی دایک بێ کە زمانی کوردیە. لەبەر ئەوەی ئەسڵ لە پەروەردە و فێرکردن زمانی دایکە. ئەگەر بمانەوێت کەسێک پەروەردە بکەین واگەر بمانەوێت کەسێک فێر بکەین دەبێ بە زمانی دایک ئەم کەسە فێر بکەین. بۆیە هەڵبژاردننی سیستەمی ئینگلیزی، هەڵبژاردننی سیستەمی عەرەبی، هەڵبژاردننی سیستەمی ئەڵمانی و فەڕەنسی بۆ خوێندن لە سەرەتا کارێکی هەڵەیە و ئەنجامەکەشی باش نابێ. گەورەترین زەڕبەش کە پێمان کەوتووە پشتگوێ خستنی زمانی دایکە کە زمانی کوردیە. لە ئێستادا ڕۆڵەکانمان دەتوانن بە زمانێکی زۆر جوان ئینگلیزی و عەرەبی و فەڕەنسی و ئەڵمانی قسە بکەن، بەڵام لەو کاتەوە ناتوانن بە زمانێکی فەسیحی کوردی قسە بکەن. بۆیە ئەم 6 ساڵی سەرەتا دەبێ بە زمانی دایک بێ و بیر لەوە بکرێتەوە تایبەتمەندیەکانی پرۆگرام لەم 6 ساڵە بریتێ بن لە زمان، واروها لە ژمێریاری، واروها لەگەڵ تەکنەلۆژیا. ئەم سێ تایبەتمەندیە لەم 6 ساڵە جێگای خۆی بکرێتەوە. دوای تێپەڕبوونی ئەم 6 ساڵە تاقیکردنەوەیەکی گشتی لەلایەن وەزارەتی پەروەردەوە بۆ قوتابی و واروها خوێندکارەکانمان ئەنجام بدرێ کە ئەم قۆناغەی بڕی ئیتر 3 ساڵی دواتر دەست پێ دەکا. من هاتووم لە پرۆژەکەمدا ئەم 3 ساڵە زانستی وێژەی کە لە پۆلینەوە دەست پێ دەکا هێناومە بۆ پۆلی 7 و 8 و 9. ئەم زانستی وێژەیە لەوێ دەست پێ دەکا، بەڵام بە دووبارە داڕشتنەوەی پرۆگرامی زانستی وێژەیی لەلایەن پسپۆڕانی وەزارەتی پەروەردەوە کە هەندێک دەرسی لاوەچیمان هەیە تەنها کات کوشتنە و هیچ وەکو بڵێ تایبەتمەندی پەروەردەدانیە. ئەم دەرسانە وەلا بندرێن دەست خۆش مامۆستا بەڕێست بۆ هیوایی کە جگە لە سیستەمەکە بەڕاستی ژێرخانی پەروەردەیش ئاوڕێکی لێ بدرێتەوە. ناکرێت سیستەمەکەت سویدی و نەرویجی و قەتەری و تورکی و یابانی بێ، بەڵام قوتابخانەکانت قوتابخانەی گڵ و قوربن
دیواری قوتابخانەکان هەموو خەریکە ئەڕوخێن بەسەر قوتابەکانە و لە قوتابخانەکانە سێدەوامی هەیە مامۆستا وەکو پێویست نییە لە سنتەری شارەکان ینی ئەمانش هەموو بەڕاستی گرفتنی شەڵا ئەم پرۆژەی جەنابیشتان جێگەیەک و ڕێگەیەک ئەگرێت و سوودێ بێ بۆ ڕۆڵەکانی ئەم هەرێمە زۆر بەڕێز مامۆستا وشار قادر میدیاکار و نووسەری پەروەردەیی کە ڕاستەوخۆ لە سودەکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمان بووی.